لا شاری سلێمانی لا شاری هەڵبەت و قوربانیەوە هەڵوێستی نەتەوەی نیشتیمانی بۆمان هاوکات بۆ پاڵپشتی لە خوشک و براکانمان کە ڕۆژئاوای کوردستان دەرکەوت. لەم مەراسیمی بەرزبابتنی شەهیدانی گەڕەکە کوردنشینەکانی هەڵەب بە پێویستی دەزانین ئەوە وەبیری جیهان بهێنین. ئێمەی کورد هیچ کار لە شەڕ و گیانبەختکردن ناکەین، بەڵام ئەولەویەتمان هەوڵدانە بۆ بە ئاشتی چارەسەرکردنی گرفتەکان و دابینکردنی کەشێکی سەقامگیر بۆ ئەوەی کورد و گەلانی تر و ناوچەکە هەموو بەیەکەوە لەژێر چەتری برایەتی لە نێو نەتەوە جیاوازەکان بەیەکەوە بژین. بۆ شەهیدەکانمان نەگریت و شیوە نەگێڕین، بەڵکو درێژە بەڕێ بازەی پیرۆزەکەیان بدەین. گەرمردن لای نەتەوە سەردەستەکانی ئەم ناوچەیە لە پێناو داگیرکاری و وێرانکردن و تاڵانکردنی سەروەت و سامانی گەلانە، ئەوە بە پێشەوانەوە شەهیدبوونی ڕۆڵە ئازار ئازیزەکانی ئێمە تەنیا و تەنیا لە پێناو بەرگری لە نیشتیمان و بەرگری لە کەرامەت و ئازادی مرۆڤ بووە. هەر بۆیە شەهیدبوون لای ئێمە شانازیەکی گەورەیە و ئەدەبیاتمان پڕە لەو دێڕانەی کە بە باڵای بەرزی شەهید هەڵدراون. خوشک و برازەکان، ئەمڕۆ لەم شوێنە و لە بەردەم ئێوەی بەڕێزە نەکەر سڵاو بۆ ڕۆحی پاکی ئەو قارەمان سەربەرزانە لێرەم کە لە ئەشرەفیە و شێخ مەقسوود ژیانیان کردە قوربانی بۆ گەل و مرۆڤایەتی، بەڵکو لە ئاست ئەو بەرگریە مەزنەشیان سەردانەوێنم کە بەرامبەر سوپایەکی بێشمار و بێبەرزەیی و درەندانەدا لەبەر چاوی هەموو جیهانەوە زیاتر لە 5 ڕۆژ خۆیان ڕاگرت و داستانێکیان خۆڵتان کە هەتایە لە بیرمان ناچێتەوە. داستانی ئەشرەفیە و شێخ مەقسوود گەرچی بۆ ئێمەی کورد پڕە لە ئازار، بەڵام پڕیشە لە پەند و عیبرەت بۆ ئێستا و داهاتوومان. پێویستە عیبرەت وەرگرین کە بەر لە هەر کەس و لایەنێک پشت بە خۆمان ببەستین و خۆمان بەهێز بکەین. زۆر ئومێدمان بە دۆستەکانمان لە دەرەوە نەبێت و هیوای گەورەیان لەسەر خۆ نەچنین. ئاخر ئەوە هەر ئێمە بووین کە لە ڕۆژاوا و باشووری کوردستان لە جیاتی هەموو جیهان شەڕی داعشمان کرد، کەچی ئێستا جیهان لە بەردەم هەمان عەقڵیەتی داعشی و هەمان دوژمندا بە تەنیا جێگەشتین. دەستپێکی عەلەوی شەڕدروستی جارێکی سەر عەلەویان بێ دەوریشی سەر کوردان پێکات في وريد أف سياستها كرني إيه بسبب سياستها بين المشاهير برفاجي و أشخاص دارت بتدير وحشكي سر قطاع الشيء عاطل الحياة تبي دورية يعني برخدان الشيخ مقصود تتاخر تقارن بيجن يعني إجماع زيادة بسد حضارة خلق العفرية بالمغرب يعني دور سوري جمالي والمطلوبة السنجة عفرية هبوها يعني خلق كب دوام تخفض دم ريجيم باس تجي صرف البروجرام زحمات دور بيجن البروجرام الشامل لبر خدا براسي هاتنا في الرياضيات إرشاد دانسر بيتاخد وخاصة يعني كده شكلنا هر بحجة بجد جور بجور لوز بيجي لوي دري تشكي جرام رنگارنگ حجت درخستنا
ئارمانج لێ هەندرێ شش ڕۆژ بەردەوام کرد 6 ڕۆژەوەدا هێژمارە ئەندامên ئاسایش هێژمارەکردن وێ بۆ هەروەها سیلاحێ سبک هەبوو لێر بەرامبەر ئەفقاسا هۆڤیتی بە هێژمارێکە زێدە هەروەها یعنی ji artêşê grûpên ê artêşê çeta herwiha bi silahên giran ser xelkê sivîl de hatin û wê derê berxwedaneke pir mezin ê şervanên ê asayişê jî derkete oktê lê di encam de yani wek wara iddia kirin rastî ji wisa derneket. Yani ew nabin kîjbera wek serkeftinekî bibînin pêşvan û demekî xweş bibin lê gava hûn mirov li encamê wê mêzin bikin yani bi hêjmarekê kêm yê endamên asayişê bi silahê sivik li beramber yani sêdeyê heştê tang û top û silahê giran birûna hêjmareke pir zêde zêdeyî 40,000 çete ser wê taxê anî viya nemimkînî wek serkeftin wek binkeftin ji bo kurda bê hesibandin û serkeftinek ji bo çeta yani hikûmet ji bo xwe wek serkeftinekî hesab bike. Ev serî de şaş e û binkeftineke mezin ji ber ku rastî jî şer ne şerekî adil bû û ser vê esasî em wisa dibêjin ku berxwedanê ku wan hevalên şehîd ketin wê derê nîşan dan berxwedaneke bêham hebû hevalê ziyad hevala denîz her wiha hemû şervanên ku li wê derê şehîd ketine bi qehremaniyekî mezin bi bawerokî û baweriyeke mezin li wê derê berxwedan. Ji bo vêya tu carî divê mirov vê berxwedanê nekêm bike ne jî wek binkeftin hesab bike berûbacî wê hem irada gel hem jî irada û şervana ezmeke mezin li beramberî hûbîtiya wan çeta nîşan dan. Ji bo vê wisa dikarin bêjin yani ê ku xastin bi siyasetin reşkirin ji lawazkirina baweriya hêza Sûriya Demokratîk bi şervanên azadiyê reşkirina wan bawerî kêm kirin xwedkirin navbera doza Kurd û ê hêzê de ev na hemû bi siyasetên pîbet hatine meşandin û siyasetek ku doza Kurd ji va hêzê ji vê rêxistinbûnê cuda bike û wana heqsiz derbixîne yani hêzê heqsiz derbixîne û wek sankî işte doza Kurd heye û vê dewlê de bi biryarekî yan mersûmekî ku اعتراف dike bi hebûna Kurda di bidirê Sûrî de lê mafên ku ji re nas dike çi maf jî çend saet 2 saet perwerde ne icbarî be yani ne ferz be ne fermî be li dibistana da dibêje dersê Kurdî dikare werî dayîn û dibistanên taybet dikarin bên vekirin. Li berdêjayî hezar salî rabردû heta êsta hezaran salî rabردû li hewlî lebîrbirdin û li navbirdî Kurda bûn. Belam hemûyan li nav çûn û bûn be bejê li mêjûyekî tarî Kurd mawa her emênê her zîndûwa çûnke em li roha zîndûwa em xwêna tazeyê li cesteya yê turoçê û li ber wê neçote ser zevî kes عدای لکز نکردووە بەرگریلا ماڵ و خاک و نیشتیمان و سەر و سامان و میرات و دەستکەوتە ئینسانی و نیشتیمانیەکانی خۆی کردووە. یەکەم خەباتی نیشتیمانی و میلەتێکە ئەیبینی لە خۆراوەوە تاک و خۆرەڵات لە قوربانیدان و بەریبیکردنە کۆمەڵگایەکی ئەوەنە هاوسەنگ دادپەروەرە دەبێ کە هەر شەیید چواریان ژن و چواریان پیاو بەیەکەوە وەکو بێتە سەڵێ نێروێ هەردوو بەجووتە بۆ وەتەن هەوڵێ نەدەن دوورە دەرچوونی لە دیری من بە باڵێ نافڕێ. مەلەکانی ئێمەوە هەموو تەوارانن کە بە یەک باڵ نافڕن ژن و پیا و تاوکەری ئەم خەباتان گەریلا و شەرفان و پێشمەرگە و هەموو ئەوانی تر یەکسەنگەرن بۆ ئەوەی یەک مامان جێبەجێ بکەن.
ككل بنور ككل أمين ككل بنور ككل أمين ينهض بالعلم أرزق أرام مشترك دوايكم ما في كسنك مرجعكم ما في كسنك وما في قلب خاكك هدى موال خواطك دايم كريم ضرك الرب بيشعرك يقدر وابي وشيرين يا صمت لدر سبيل ندواني واقع النبي أكون منه أكون نبي ئەشرەفی و شێخ مەقسوود تەنها دوو گەڕێکی نیشتەجێبوون نین لە باکووری شاری حەلەب، بەڵکو بوونەتە دوو قەڵای کۆڵایی، بوونەتە مۆتەکەی سەردەڵی داگیرکەرانی گەلی کورد و گۆڕستانێک بۆ ئەو چەتە و بەکرێ گیراوانەی لە هەموو لایەکی جیهانەوە ڕوویان لە مەڵگە نوێیەکەی سووریای بەناو شەرع کردووە. ئەو چەتانەی کە لە ژێر پەردەی دەوڵەتدا دەیانەوێت مێژووی ڕەشی خۆیان دووبارە بکەنەوە، هەمان ئەو دڕندانن کە لە ڕابردوودا لە کۆبانێ و حەسەکە و ڕەقە لوتیان شکێنرا و خەونی ئیمپراتۆریەتە تیرۆریستیەکەیان لەژێر پێی شەڕباناندا پانکرایەوە. دوای شکستەکانیان وەک دوا هەوڵی بێئومێدانە ڕوویان لە حەلەب کرد تا کەڵبەی ژەهراویان لە جەستەی کوردان بچەقێنن، بەڵام نەیانزانی لێرە گەلی کورد بە ڕۆحێکی نوێوە چاوەڕێیانە، پێچ ڕۆژی پڕ لە تێکۆشان و ڕوبەڕووبوونەوە، پڕ لە قارەمانەتی و بەرخۆدانی بێوێنە. پێنج ڕۆژ هەوڵی ئەنفالکردن و ستڕینەوەی ناسنامەی کوردان مێژوویەکی دیکەی بەرخۆدان لەسەر تەختەی شانۆی هەردوو گەڕەکی ئەشرەفیە و شێخ مەقسوود دەستی پێ کرد. لە کاتێکدا هەموو داگیرکەرانی دنیا و وڵاتانی بەناو دیموکراسی و پارێزەری مافی مرۆڤ وەک تەماشاکارێکی کڕ و کاس وەستا بوون، هەندێکیشیان وەک داڵاش چاوەڕێی کەوتنی ئەم دوو گەڕەکە بوون تا ببنە پاڵپشتی چەتەکان. کچان و کوڕانی کورد مێژویان بە ڕەنگێکی تر نووسیەوە. لە ناوجەرگەی ئەم شەڕە نابەرامبەرەدا فەرماندەیەکی گەنج و لێهاتوو بە ناوی شەهید زیاد حەلەب وەک سیمبولی بەرخۆدان سەری هەڵبڕی. زیاد حەلەب و هەواڵەکانی بە فەرماندەیی و ئیرادەیەکی کۆڵایی کۆڵان بە کۆڵان و ماڵ بە ماڵ سەرگەری بەرگریان لێدا. ئەو شەڕوان ئەیا ئەبابار ئەم گەلبنێ ئەمێ تربەت من هاتن بریارە منێ دەین دەربی بریارە منێ برنین جادە جادە مال بە مال ئەمێ شەر بکرد حتا یەک ژمە هەمێژی ئەمێ شوودە نەچن وشبوت کەڵی گەلێکا سپال. ئەوان تەنها چەکی سادەی بەرگری ڕەوایان بەدەستەوە بوو، بەڵام ئەوەی ئەژنۆی چێتەکانیشکان ئەو ڕۆحە شۆڕژگەرانە و ئیرادە لە بنەهاتوە بوو کە لە پەروەردەی بەرزی پاڵەوانە پێشەنگەکانی وەک شەهید ساکینە جانسز و لەیلا قاسم و پاڵەوانی وەک مامەڕیشە و شەهید ئارام و موسا کۆبانێوە وەریانگرت بوو. ئەوان بەڵێنیاندا هەتا دوهەناسە و دوا دڵۆپی خوێن ئەم دوو گەڕەکە کوردنشینە چۆڵ نەکەن و پاڵەوانانی ژنی ئەم داستانە بە دروشمی ژن ژیان ئازادی وانەیەکیان بە دوژمندا کە بۆ نەوەکانی داهاتوویان ببێتە پەند و عیبرەت و پەیامی بەرخۆدان و ئیرادە و ئازادی ژنیان گەیاندا هەموو ژنانی کورد و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان. لە ماوەی ئەو 5 ڕۆژەدا سات بە سات ئاستی بەرخۆدان هەڵدەکشا، چەتەکان کە نوێنەرایەتی دەوڵەتە ڕادخۆر و قازانج پەرستەکانیان دەکرد بە هەموو جۆرە چەکێکی قورس و تەکنەلۆژیایەکی سەردەمەوە هێرشەکانیان چرتر کردەوە، بەڵام پاڵەوانانی کورد چەتەکانیان لە خوێندا گەوزاند و تەرمەکانیان لە کۆڵانەکاندا جێدەمان. زیاد حەلەب بە دەنگە زوڵانەکەی و بەو باوەڕێی کە لە چاوەکانیدا دەبلیسکایەوە
فەرماندەیی جەنگێکی دەکرد کە تێیدا مەرگ بوو بە واتایەکی نوێ بۆ ژیان ئەو هەڤاڵەکانی نەک تەنها بەرگریان لە خاکی گەڕەکەکانیان کرد بەڵکو بەرگریان لە کەرامەتی گەلێک کرد کە بڕیاری داوە چیتی مل بۆ ژێردەستەیی کەچ نەکات. دوای داستانێکی ئەفسانەی و تێکشکاندنی دەیان هێرشی گڕگانە فەرماندە زیاد حەلە بوو کۆمەڵەیەک لە هەڤاڵانی پاش ئەوەی سەلماندیان کە ئیرادەی مرۆڤی ئازاد لە هەموو سوپا و چەکێک بەهێزترا لە ئەنجامی شەڕێکی دەستە و یەخە و قارەمانانەدا شەهید زیاد حەلە بوو گەریلا ئامارا و لەیلا قاسم و دەنیز و دڵبرین و فەراشین و هاوار و خۆشبین گەیشتە کاروانە نەبران ئەوان بە خوێنی پیرۆزی خۆیان سنووری گەڕەکەکانیان سوور کرد ڕۆژی 11 کانونی دووەمی 2026 نەک هەر هەلە بەڵکو هەموو کوردستان سەرشاد بوو لە شکۆ و یەکێتێکی نەتەوەیی لەو ڕۆژەدا تەرمی پیرۆزی شەهید زیاد حەلە بوو هەڤاڵەکانی گەریلا ئامارا و لەیلا قاسم گەیشتنەوە شاری کۆبانی خۆڕاگر ئەو شارەی کە خۆ قوتابخانەی بەرخۆدانە لە مەراسمێکی بێوێنەدا کە هەزاران کەس لە هەموو پێکاتەوە نەوچە جیاجیەکانی سیستەمی خۆبەڕێوەبەری ڕۆژاوای کوردستان تیدا بەشدار بوون تەرمی پیرۆزیان گەیشتە گۆڕستانی شەهیدان کۆبانەی شکۆدار باوەشی بۆ ئەو قارەمانانەی خۆی کردەوە کە لە حەلەبەوە پەیامی سەرکەوتنیان بۆ هێنابووەوە دایکانی شەهیدان و گەنجان بە دروشمی شەهید نامرێ پەیامی درێژە پێدانی ڕێو ڕێبازی شەهیدانیان نوێ کردەوە. ئەم مەراسیمە تەنها پرسەیەک نەبوو بەڵکو کەرنەڤاڵێکی گەورە بوو بۆ پیشاندانی ئیرادە کە تێیدا گەلی کورد دووپاتی کردەوە خوێنی شەهید زیاد و هەڤاڵەکانی دەبێتە تینی مەشغەڵی ئازادی و هەرگیز لە یاد ناچنەوە. داستانی پاڵەوانانی شێخ مەقسوود و ئاشرەفیە دەرگای لەسەر یەکێتی نەتەوەی کوردان لە هەر چوار بەشی کوردستان کردەوە. ئەم چاڵەکەیە کە ئەمڕۆ کراوەتەوە ئەمە بە پشتیوانی دڵسۆزەکانی ڕۆژئاوا لەگەڵ نیونەرەتانی ڕۆژئاوا لێرە کۆبوونەوە بۆ بەرزکردنی یادی شەهیدمان شەهیدی شێخ مەقسوود و ئەشرەفی هەمووی نیونەرەکانی پارتە سیاسیەکان و کۆمەڵگەی مەدەنی و سیاسی و کۆمەڵگەی ژنان ڕێکخراوەکانی ژنان و ڕێکخراوەکانی مەدەنی هەمووی کۆبوونەوە لەبەرەوەی دڵسۆزن لەگەڵ ڕۆژئاوا و ئەو شەڕی کە کراوەتە لەسەر شێخ مەقسوود و ئەشرەفیە ئەبێ ئێمە وەک ژنی جیهانی بەعام و ژنی کوردستان و ژنی ڕۆژئاوا پشتی یەکترین بگرن بتوانبن ئەم تونوتیژیە کە بەسەر ژنانی شتێتەوە و ئەم شەڕڤانانەی کە قسە لەسەر ئەکرێتەوە و کە تەمسیلی بە تەرمیانەکەن ڕابگرێت و بێ دەنگی خۆمان وەکو ژن بگینە هەمووی جیهانیدا کە بتوانبن پشتگیری ڕۆژئاوا بکون و شەڕڤانەکانی ڕۆژئاوا بکەن. دەستخۆشی بۆ ئامادەکارانی ئەم ڕێزدانە لە خەبات و قوربانیدانی شەهیدان و تێکۆشەرانی بزافی ڕزگاری خواز و شەڕڤانان لە ڕۆژئاوای کوردستان بەڕاستی ئامادەکردنی ئەم بۆنانە و ڕێزدانان لە شەهیدانی شێخ مەقسوود و ئەشرەفیە بە تایبەتی جێی ڕێز و تەقدیرە و زۆر گرنگە بۆ ڕێزدێنان لە خەبات و تێکۆشانی خوشک و برایانمان لە ڕۆژئاوا و لە هەر شوێنێکی لە هەر چوار پارچەی کوردستان بەڕاستی دیارە میلەتەکەمان چوار دەور دراوە بە کۆمەڵێک نێار و کۆمەڵێک وڵاتی ڕەگەزپەرست کە بەڕاستی ئەگەر خۆمان لەناو خۆمانە خەباتی خۆمان بەرز نەرخێنین و یەک و یەکگرتوو نەبین پشتی یەک نەگرین لەوانەیە بۆ قەزیێنەتەوەی نیشتیمانیەکەمان زۆر دوا بکەوین وەکو چۆن ئەزانین ئێمە بەڕاستی گەورەترین نەتەوەین کە وڵاتمان نییە لەبەر ئەوە زۆر گرنگە ئەم مناسبانە ئامادەگاری ئامادەگی تەواو هەبێت و بەشداری هەبێت و لە هەمان کاتیشە لە هەموو ڕوویەکەوە پشتیوانی خەبات و تێکۆشانی کوردەکانی هەر چوار پارچە بین.